بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. برايان لا درس عقيدة طحاوي، شرح عقيدة طحاوي، لا درس ششم داكا ودرس من درس ششمة لديري بستحوتوا تاكو ديري سيودو دخوينين كباس لا مسألة هداية قمرائي دكات أو كسانيك خوا هدايات ينددات أو كسانيك قمرا دبن دانر دس بيدكا لدي ربي استحوتوا بوشوازي كباسي دكات يهدي من يشاء خواي جورا رينموني دكات هر كسي كبيويت ويعصمو وهر وها دي باريزيت واتا لقناه تاوان وخرابة دي باريزيت ويعافي فضلا وهروها سلامتي دكات بفضل بخششو شاكي خوي واتا اوا زيدا شاكو فضلك للايان خوي وخوي پروردگار او كسي هداية داو دي باريزيت اگر ناهي شتك لسر خوي جورا وكو واجبيتي واجبنيا ويضل من يشاء وقمرا دكات هر كسيك بيويت ويخذل وهروها زبون سرشور دكات ويبتلي وهروها خواي جورا مبتلا وقرفتاري دكات بتاوان وقناها وعدلا بدات پروري خوي واتا او كسيك قمرا دبيت ونبي خواي جورا ظلمي لبكات بلکو بو خوی وادکا که او کسا گمرا ببی بپیاساکانی خوای گوره اوش للاین خوای گوره وکا او کسا گمرا دبیت حلبت او عدالتی خوای گوره و او دات پروریه نک خوای گوره ظلمی لبکا بوی که گمرا بوه دانر لیر دا او من برون دکاتوا که هیچ تیگ لسر خوای گوره واجب نیه اوی که خوای گوره هدایتی دادات لفضل و شاکه و بخششی خویتی اوشی که گمرا دبی بپیاساکانی خوای گوره بپی عدالتی خوای پروردگاره بلام که دفرمیت یهدی من یشاؤ یعنی هر کسیک خوابیه و هدایتی داداو هر کسیک بیوی گمرای دکات دبی اوی بزانین که او هدایت دان و گمرابونا لگوتره نیه و خوای گوره لگوتره هیچ کسیک نه هدایت دادات و نه گمراشی دکات بلکو دسپیک لإنسان ويا او إنسان بو خوي وعدك خوي جورا زياتر هدايات يبدأ دستي بقريد بي خاطر سرقاي راست بمرادي بقى نيت سرنجامكي باشي هبيت او كساش قمرا دبيت خوي واي كردوا كببياسا كان خوي جورا قمرا بيت. طبعا قدرية ومعتزلة ياسا كان هي بي انواع دلين دبي خوي جورا لسري واجبة تشي باشا بو بندكي اوي بكات لسري واجبه بلام اهل السنه والجماعه دلين هيت شتيك لسر خوي جوره واجب نيه الا مقام خوي جوره خوي لسر خوي واجب كرد بيت انجا اما دبي لهدايات اشتيب جين كهدايات سنجوريكي هي دوايتي جيشتن لجوره كان هدايات باشتر بمان رون دبيت وكا مساله هدايات وقمرابون شوره دو جور هدايتي سركي من هي بلام هندك دزانيان بو سي و چوارش دابش يان كردوا اسا اما بس سي شواز باسي دكين لجوركان هدايت يكم يان هدايتي كي گشتيه بو انساني بو حيواني بو حمو بونور خوي پروردگار رينموني كردوا شلون رينموني كردوا رينموني حيواني كي شي كردوا ك شلون برجيت شلون خواردن بخوات حيوانك تماشا دكيت چند مانگێکی لە دەرگای کابراایەکی دەبێت لە ماڵی پیاوێکیە دوای دەیفرۆشی خوای گەورە عەقڵێکی پێداوە کە ئەو ماڵی پێدەزانیتەوە دەستەوە ماڵە ساحیبی پێشووی یان حیوانێک تەماشا دەکەی هەتا ئێوارێ دەیبەنە دەشت و دەر و لەوە ڕوو ئەوانە دواتر خوای گەورە عەقڵی پێداوە کە ماڵەکەی خۆی پێدەزانێتەوە خوای گەورە عەقڵی پێداوە کە بێچۆکەی خۆی بەخێو کات بۆ بەخێوکردنی بێچۆکەی خۆی چەند بە ڕەحم و بەزەیی بێ و چی بکات خوای گەورە ڕێنمونی هەموو مەخلوقاتی کردووە وەکو دەفەرمێت قال ربنا الذي أعطى كل شيء خلقه خوای گەورە هەموو شتێکی دروست کردووە ثم هدا پاشان ڕێنمونی کردووە
بۆ ئەوەی بزانێت چۆن ژیان دەکات چۆن دەژیێت لە ئینسانێکەوە هەتا حیوانێک و هەتا ئاخیری خوای گەورە چۆنیەتی ژیان و گوزەران و ئەو شتانەی کە لە دنیادا ئینسان پێویستێتی خوای گەورە لەگەڵ ئەوەدا کە دروست کارمانە ڕێنمونیش کەریشمانە هەموو بوونەوەری ڕێنمونی کردووە. دووەمیان هیدایەتی ڕوونکردنەوە و دەلالە و ئیرشادە. خوای پەروەردگار پێغەمبەرانی ناردووە ڕێنمونی هەموو خەڵکی کردووە کە ئەوە پێی دەڵێن هیدایەتێکی گشتی، واتە گشتیە بۆ هەموو ئینسان، ئەوەیان بۆ حیوانات نییە، تەنها بۆ ئینسانە. ئینسانی ڕێنمونی کردووە بۆ ئەوەی کە بزانێت لەسەر چه بەرنامەیەک بژیێت، چه بەرنامەیەک هەڵبژێرێت، شوێن کێ بکەوێت. پێغەمبەرانی ناردوون بۆ ئەوەی ئینسانەکان بزانن چۆن دینداری دەکەن. خوای گەورە چ دەفەرمێ؟ ڕوسولا مبەشرین و منذرین. پێغەمبەرانێک خوای گەورە ناردوونی کە موژدەدەر و ترسێنەرن. بۆچی ناردوون؟ لئلا يكون للناس على الله حجة بعد الرسل. بۆ ئەوەی کەس بەڵگەی نەمێنێ لەسەر خوای گەورە بڵێ خوایان نەمزانی شوێنی کێ بکەوم چی بکەم شوێن چه بەرنامەیەکەوە، بۆی کەس گلەی نەکات دوایی نەڵێ نەمزانی. کەواتە خوای گەورە قورئانی ناردووە، پێغەمبەری ناردووە، ئەندامەکانیشی بە ئێمە داون، عەقڵی بە ئێمە داوە، چاوی بە ئێمە داوە بۆی ببینین تەماشاکەین. پێغەمبەرانیشی ناردووە لەگەڵ پەیامێکی کە قورئانە، بۆ هەموو ئومەتانیش پەیامی ناردووە. ئەوە هیدایەتێکی گشتیە بۆ هەموو خەڵکە، بۆ کافر و موسڵمان، هەموو خەڵک شمولی ئەو هیدایەتە گشتیەی دەکات. خوای گەورە ڕێنمونی هەموو کەسێکی کردووە وەکو گشتی، ڕێنمونی هەموو کەسێکی کردووە. بەڵام ئەوە ئینسان خۆیەتی کە جاری وایە ئەو هیدایەتە گشتیە قبول ناکات، ئەو با بڵێن هیدایەتە گشتی و عامە قبول ناکات، خۆی وەڵامی ناداتەوە و خۆی دەکاتە شیاوی ئەوەی کە گومڕا و سەر لە شێواو بێت. هیچ کەسێک بەڵگەی نییە بڵێ وەڵام من ڕێنمونی نەکراوم. خوای گەورە پێغەمبەری ناردووە بۆ هەموو خەڵک، قورئانی ناردووە بۆ هەموو خەڵک، عەقڵی بە هەموو خەڵک داوە بۆی کە بیر بکاتەوە چۆن دینداری دەکات و شوێن کێ دەکەوێت و شوێن چ پەیامێک دەکەوێت. ئەگەر ئینسان عەقڵی نەبوو ئەو کاتە تەکلیفی لەسەر نابێت. سێم جۆری هیدایەت بریتیە لە هیدایەتی تەوفیق و ئیلهام. وعليك السلام ورحمة الله. سێم جۆری هیدایەت بریتیە لە هیدایەتی تەوفیق و ئیلهام، هیدایەتی دەستگرتن، هیدایەتی شارەزاکردن، هیدایەتی خستنە سەر ڕێگای ڕاست بە مراد گەیشتن. ئەگەر ئینسان وەڵامی ئەو هیدایەتە گشتیەی داوە کە خوای گەورە پەیامێکی ناردووە، دووەم هیدایەتیشی بۆ دەبێت خوای گەورە وەکو چاکە و فەزڵێک هیدایەتێکی تایبەت هەیە بۆ ئیمانداران، بۆهۆی ئیمانەکەمانەوە خوای گەورە هیدایەتێکی تایبەتمان دەدات، ڕێنمونیمان دەکات، زۆر جار ئیلهامت بۆ دەکات فڵان شتەی بکەی، فڵان چاکەیە بکەی، فڵان خراپەی نەکەی، ئەها لە خراپەیەک نزیک دەکەویەوە خوای گەورە ڕێک دەدڵێت داوای خراپەکەی نەکەی. لەسەر جێگای دانیشتووی خوای گەورە ڕێک دەدڵێت داوای ئەو چاکەیە بکەوە. ئیلهامی خوای گەورەیە، تەوفیقە بۆ کەیە؟ بۆ ئەو کەسانەیە کە ئیماندارن، هیدایەتی گشتیەکەیان وەرگرتووە و وەڵامیان داوەتەوە. کەواتە بە دوو هیدایەتی سەرەکیمان هەنی. هیدایەتێکی گشتی عامەی پێ دەڵێن بۆ ئینسان و بوونەوەر هەر هەمووی تێک ڕاخوای پەروەردگار ڕێنمونی کردوین چۆن بژین لە دنیادا، ڕێنمونی هەموو ئینسان و مرۆڤایەتی و ئەجنەشی کردووە کە چۆن دینداری بکەن و لەسەر چه پەیامێک بن و چه هەڵبژێرن. هیدایەتێکی تایبەتیشی هەیە دووەم جۆری هیدایەت کە بۆ کێیە؟ بۆ ئەو کەسانەی کە ئیماندارن، خوای گەورە تەوفیقیان دەدا، هیدایەتیان دەدات، دایان خاتە سەر ڕێگای ڕاست، لێیان ڕازی دەبێت. ئەو کەسە زۆر جار خوای گەورە بە جۆرێک لە جۆرەکان ئیلهامیشی لە دڵی داوێت بۆ ئەوەی کە ڕێگای ڕاست وەربگرێت و هیدایەت وەربگرێت و بەرەو چاکە بچێت. خوای گەورە چ دەفەرمێت؟ دەفەرمێ إن الذين آمنوا وعملوا الصالحات. براستي أو كسانيك إيمان دارن وكردويت شاكة كان يهديهم ربهم بإيمانهم. خواهي قول الرنمونيان دكات پروردگاريان رنمونيان دكات بلان بهوي چيوا بإيمانهم، بهوي چيوا بهوي إيمانكيان. كواتا أو هدايتك چونا هدايتك تايبتا. ئەو کەسەی کە خوای گەورە هیدایەتی تەوفیقی دەکا و ئیلهامی بۆ دەکات زۆر جار دەیخاتە سەر ڕێگا و بە مرادی دەگەیەنێت،
سەرنجامێکی باشی دەبێت بەهۆی ئیمانەکەیە. وەڵامی هیدایەتە گشتیەکەی داوەتەوە خوای گەورە شتێکی تایبەتی بۆ دەکا هیدایەتی دەدات. وەکو چی وایە کە نمونەیەکی بێنینەوە ئەگەر وەزارەتی پەروەردە بۆ نمونە یان هەر وەزارەتێکی دیکەش بڕیارێکی دەرکا بڵێ هەر مامۆستایەک ئەو بانگەوازەی وەڵام بداتەوە ئەو خاڵانەی تێدا هەبن بۆ نمونە دەینێرینە دەرەوەی وڵات یان بۆ نمونە پلەی بەرز دەکەینەوە. هەر کەسێک ئەو بانگەوازە گشتیەی ئەو خاڵانەی تێدا بوون وەڵامی دایەوە شتێکی تایبەتیشی بۆ دەبێت چییە؟ ئەو هەدیەیە کە دیاری کراوە لەلایەن ئەو وەزارەتەیەوە. دەی وەلیلله المەثل الأعلى ئەوایە هەر کەسێک هیدایەتە گشتیەکەی وەڵام دایەوە خوای گەورە هیدایەتێکی تایبەتی ئەو کەسەش دەدات دەیخاتە سەر ڕێگا ڕێنمونی دەکات لە دڵی داوێت ئیلهامی بۆ دەکات و زۆر جاران دەستی دەگرێت بە نەوعێک لە نەوعەکان کە خراپە نەکات و بەرەو چاکە بڕوات. ئەوەیە کە خوای گەورە هەر کەسێکی بوێ هیدایەتی دەدات ئەو کەسەی ڕووی لە هیدایەت بێ خوا هیدایەتێکی تایبەتیشی لەگەڵ دەکات چاکە و فەزڵێکیشی لەگەڵ دەکات. ئەو کەسەشی کە ڕووی لە گوناه و تاوان بێ گومڕا دەبێت بە پێی یاساکانی خوای گەورە. کەواتە ئینسان ئەگەر هیدایەتی گشتی وەڵام نەدایەوە دەبێت لەی لە خۆی بکە کە خوای گەورە هیدایەتی نادا و نایخاتە سەر ڕێگای ڕاست و هیدایەتی تەوفیقی بۆ نابێت. لەبەرەوەی ئەو وەڵامی ئەو بانگەوازە گشتی نەداوەتەوە مسلمان نەبووە ئیمان بەخوای نایەنێت تا خوای گەورە بیخاتە سەر ڕێگای ڕاست. ئالێرەوە ئەومان بۆ ڕوون دەبێتەوە کە قەدەریە و معتەزیلەکان دەڵێن یعنی خوای گەورە بەس ڕێنمونی ئینسانی کردووە یعنی بۆ معنای پێغەمبەری بۆ ناردووە قورئانی بۆ ناردووە حەقی هیچی نییە. حەقی نییە کابرا هیدایەتی تایبەتی بۆ بکەیان بۆی نەکاتیان چۆن گومڕای بکە خۆت گومڕای نەکە ئینسان بۆ خۆیەتی. بەڵام ئەهلی سونە و جەماعە دەڵێن خوای گەورە هەر کەسێکی بوێ هیدایەتی دەدا هەر کەسێکی بێ و گومڕای دەکات بەڵام لە گۆترە نییە. ئەو دوو جۆر هیدایەتەشمان هەن هیدایەتێکی گشتی و هەروەها هیدایەتێکی تایبەت. ئەوە مەسئلەی هیدایەت و گومڕابوونە کە ئینسان لەو دوو جۆر هیدایەتەی حاڵی ببێت یاخود لەو سێ جۆرەی حاڵی ببێت کە باسمان کرد ئەو کاتی زۆر بە ئاسانی ئینسان لە مەسئلەی هیدایەت و گومڕابوون شارەزا دەبێت. کابرا جاری وا هەیە دەڵێ خوا هیدایەتی منی نەداوە ئەگە گوناحی ناکات بێنوەکەش بۆی دێنیتەوە ئەخوا هیدایەتی نەداوە ئەدی باشە قورئان بۆ نهاتووە ئەتو خۆت وەڵامی قورئان نەداوەتەوە برا پێغەمبەرت بۆ نهاتووە خۆت شوێنی نەکەوتووی خوا عەقڵی پێ نەداوی خۆت بەو عەقڵەی خۆت لە کار خستووە شوێن حەق و ڕاستی نەکەوتووی شوێن غەڵەت و پەڵەتی کەوتووی ئێستا دەڵێ کاکە وەڵام خوا هیدایەتی نەداوم بۆ هیدایەتی فڵانی داوە لەبەرەوەی فڵان ڕووی لە خوایە ئیمانی هیناوە هیدایەتە گشتیەکەی وەڵام داوەتەوە بەس ئەتوو بڕوات بە خوای نەکردووە و هیدایەتی گشتی وەڵام نەداوەتەوە بۆیە خوای گەورە هیدایەتی تۆی نەداوە بەڵام هیدایەتی فڵان کەسی داوە. کەواتە دەبێت ئینسان گلەی لە خۆی بکات نابێت کە خراپەیەکی کرد وەڵا خوا هیدایەتی نەداوم خوا هیدایەتی هەموو کەسێکی داوە بە معنای گشتی واتە ڕێنمونی کردووە ڕێی بۆ ڕۆشن کردوتەوە پێغەمبەری بۆ ناردووە ڕێنمونی کردووە پەیامی ئاراستە کردووە. خوای گەورە لە چەند شوێنی قورئانەدا بانگی ئینسانەکان دەکات یا ئەیها الناس اتقوا ربکم تۆش ئینسانێک نی لە خەڵکی خوای گەورە باسی یعنی بانگی هەموو مرۆڤایەتی دەکات بەس ئینسان کە وەڵامی نەداتەوە خوای گەورە چ لێ بکە برا ئەنجا خوای گەورە بە زۆر نایە ئەتۆ وەڵامی هیدایەتەکەی نەدەیەوە وەکو قەولی معتەزیلە و قەدەریەکان بڵێ دەبێ قاعدەیەک هەیە چاکترین شت بۆ بەندەکان چییە بەرژەوەندی تێدا لەسەر خوای واجبە ئەوەت بۆ بکات یعنی بەو پێیوێ نابێ خوا بێڵی کەس گومڕابێت جاگەر خوا بە زۆر نێڵی ئەتو گومڕابی گوناح بکەی ئەو کاتەی چ حونەرێکی توی تێدایە ئەو کاتەی ئیمان چ حونەرێکی تێدایە نێڵی گوناحی بکەی بۆی نەچێجانە منە خوا ئازادی کردووی عەقڵی پێداوی پەیامی بۆ ناردووی بەڵام تۆ کە بە قسەی نەکەی دەی خوای گەورە چت لێ بکا برا. کەواتە نهێنی هیدایەت و گومڕایی شیاویەتی ئینسانەکانە نیازپاکیە ڕووکردنە خوای پەروەردگارە وەڵامدانەوەی هیدایەتی گشتیە بە پێچەوانەشەوە کە ئینسان ئەوەی نەکرد ئەو کاتە ئینسان هەر بە پێی یاسای خوای گومڕای دەبێت و نابێت لێژ لە هیچ کەسێک کاتەنها لە خۆی نەبێت. هیدایەتی خوای گەورە وەکو بارانێک وایە تەماشای بارانی بکەن باران کاتێک کە باران دەباریتە سەر زەوی هەر یەک باران نییە دەی تەماشا دەکەی هەر یەک بارانە زەویەک هەیە گوڵ و گژ و گیایەکی زۆر جوان و ڕێک و پێک شین دەکاتەوە بەڵام زەوی وا هەیە
هیچی لێشین نابێت هەر ئەو بارانش پێ نەباریوە زەویەکە مەعدەنەکەی ئەوە نییە کە هیچی لێشین بێت یان دڕک و داڵی شین دەکات هەر بەو بارانش وانە بارانێک دەبارێت بۆ سەر دوو پارچە زەوی یەکێکیان گەژوگیایەکی جوان شین دەکات زراعەتی شین دەکات یەکێکیان دڕک و داڵی هیدایەتی خوای گەورەش وەکو باران وایە کاتێکدا دەبارێت بۆ زەوی دێتە سەردڵی ئینسانەکان ئینسان هەیە ئیمانی پێی زیاد دەکا و ڕێنمونی و هیدایەتی وەردەگری ئینسانی ژوا هەیە پێی گومڕاتر دەبێت چۆن پێی گومڕاتر دەبێت قورئانی بۆ دەخوێنی وەرقەی هەڵدەستن جنێوێ دەدات چەند جار شەوێ لایڤی دەکەمەوە کابرا جنێوێ بە خوای دەدات جنێوێ بە ڕیشی دەدات جنێوێ بە مەلای دەدات جنێوێ بە پێغەمبەری دەدات صلی الله عليه وسلم لە کاتێکدا مامۆستا خۆی چیت بۆ دەخوێنیتەوە چی شتێکی بە تو هەیە لە غەیری ڕێنمونی خەڵک نەبێ و قورئان و سنت نەبێ و ئامۆژگارێکی ئەو خەڵکەی نەبێت ئەو گومڕابوونە کابرا ئاەتی بۆ دەخوێنیەوە جنێوە دەدات گومڕاتر دەبێت پێی تووڕە دەبێت ها پێی ناخۆشە ئەوەیە هیدایەتی خوای گەورە برام وەکو باران وایە دەبێ ئینسان گلەی لە خۆ بکە برە خۆ نابێت وەی تێنەگەیدێ یەڵا خوا هیدایەتی منی نەداوە برام خوای گەورە دەفەرمێت وإذا ما أنزلت سورة فمنهم من يقول أيكم زادته هذه إيمانا باسی منافقەکان دەکات منافقی بێباوەڕ کاتێک ئاەتێکدا دەبەزیدایان گوجە باشە دەبێت کەس ئیمانی بەوە ئاەتانە زیاد کات خوای گەورە دەفەرمێت فأما الذين آمنوا فزادتهم إيمانا وهم يستبشرون أو كسانيك إيمان دارن فزادتهم إيمانا إيمانيان بو قرآن زيادة ذكرت بلام وأما الذين في قلوبهم مرض أوانيك دليان نخوش بو نخوشي كفر بباوري ونفاقيا لدل دابو فزادتهم رجسا إلى رجسهم بيسي لسر بيسي لدليان دا زياد دبو وماتوا وهم كافرون بيسي لبروي بباور بون بباوري دمردن لبر اوي بباور بون كاتك آياتك خواهي قورة دهات بيسي لسر بيسيان زيادي دكت نفاقيان زيادي دكت لبروي الرقيان لآياتك دبوها لبروي بي خوش حال نبون كآياتك دادا بزي بي خوش حال نبون انجا تاوانيان نفاقيان كفر بباوريكيان زياد دبو بلام ايمان دار كي آياتي بو دخويني ودلي نرم دبي هداياتك وردقري ايماني بي زياد دكات او آياتي سورة توبة لا آيات 125 چند رون بيمان دفرميت قرآن دادا بزيد وكو باراني واه دلي هنده كس ايماني بي زياد دكات دلي هنده كسيش كفر بباوري بي زياد دكات بي تورد بزني ودادات حل خوي وعموش قاري دكي يعني شون دلي لا خو لوتي لولادكات نتان بینیوە ئەوەیە برام ئەبوو شێوازەیە هیدایەتی خوای گەورە هیدایەتماندات بە هەموو جۆرەکانی هیدایەتەوە دێڕی 28 دەڵێت وكلهم يتقلبون في مشيئته بين فضله وعدله هەمووشمان لەو دنیادا هەنگاو دەنین بەو شێوازەیە لەژێر مەشیئەتی خوای گەورەدا لە نێوان فەضل و عەدلی خوای گەورە یان هیدایەت وەردەگرین خوای گەورە فەضل و چاکەمان لەگەڵ دەکات یان ئەو کەسەی کە گومڕا دەبێت بە پێی یاساکانی خوای گەورە بە پێی عەدالەتی خودای پەروەردگارە بە پێی عەدالەتی خوای پەروەردگارە اليوم تجزى كل نفس بما كسبت لا ظلم اليوم خوای گەورە دەفەرمێ ئەو ڕۆکە ڕۆژی قیامەتە هیچ زوڵمێک لە هیچ کەسێک ناکرێت بەڵکو چۆنە اليوم تجزى كل نفس بما كسبت بەهۆی ئەوەیە کە کردوشتە بە ئارەزووی خۆت بە ئیرادەی خۆت کردوتە بەرام خۆ کەس زۆری لێ نەکرد بووی وهو متعال عن الأضداد والأنداد خوای گەورە زاتێکە زۆر بەرزترە لەوەی کە دژی هەبن لەوەی کە وێنەی هەبن أضداد جمعی ضد يعني مخالف دش أنداد جمعی ند يعني المثل يعني هاوێنە خوا زۆر لەوەی بەرزترە کە هیچ دژێکی هەبێ و هیچ وێنەیەکی هەبێت وەکو خوای گەورە دەسەڵاتی هەبێت یان بتوانێت دژی خوای گەورە بوەستێتەوە یان دژی بڕیاری خوای گەورە بوەستێتەوە لا راد لقضائه هیچ کەسێک ناتوانێت بڕیاری خوای پەروەردگار ڕەت کاتەوە بەرپەرچی بداتەوە ولا معقب لحكمه هیچ کەسێکیش ناتوانێت حکم و بڕیاری خوای گەورە دوا بخات یاخود
نێڵێ حکمەکە جێبەجێ ببێت یان بیگەڕێتەوە معقب يعني مؤخر ولا غالب لأمره هیچ کەسێکیش زاڵ نییە بەسەر فەرمانەکانی خوای پەروەردگاردا خوای گەورە چی بوێ دەیکات بەڵام هەرچی دەیکا بەپێی حکمت و عادلی خۆیەتی نەک بەپێی وەکو ئینسانەکان ولله المەثل الأعلى بەپێی میزاجێک بێت خوای گەورە بەپێی یاسا مامەڵە لەگەڵ ئێمە دەکات و لەگەڵ بوونەوەردا دەکات دەبێ ئینسان وریای یاساکانی خوای گەورە بێت برام دێڕیسی یەک دەڵێ ئامەنا بذلك كله ئێمە وەکو ئەهلی سونە و جەماعە بڕوامان بە هەموو ئەوە هەیە ئیمانمان پێی هەیە کە گوتمان لەسەر ئەو شەوازەی کە دانەرهێناویەتی وأيقنا أن كلا من عنده ويقينشمان هيا بويك همو أو شتانا واتا قضاء وقدر خير وشر للايان خواي قورا ويا هدايته قمرائي للايان خواي پروردگار ويا بپي شياويتي إنسان وبپي عدل خواي قورا وبپي فضل خواي قورا وبپي أو حكمتك خواي قورا لزانيو داينا وبو إيما يقين يعني إنسان جيجير بو ووسطا ولا سر أو شتيت سسباوا أعوى يقين من هيا همو أوشتانا للايان خواي پروردگارون و خواي پروردگار هر شتێکی بوێ دەبێت هەر شتێکی نەوێ نابێت عقیدە بۆیە گرنگە برایان بۆی ئینسان لە یاساکانی خواي گەورە حاڵی ببێت لە مامەڵەی لەگەڵ خواي گەورە حاڵی ببێت لە دین و ئیمانەکەی حاڵی ببێت لەو شتانە حاڵی ببێت کە پێویستە ئینسان خۆیان لەسەر یەکلا بکاتەوە بۆی دوایین گوناحێک نەکەی و نەیخەیە ئەستۆی خواي گەورە والعیاذ بالله نەیخەیە سەر خواي گەورە یان بخێ سەر قەزا و قەدەر وەڵاخوا بۆ ڕێنمونیوی کە دۆ ڕێنمونی من ناکات بەو شێوازەی ئینسان کە حاڵی بوو لە جۆرەکانی هیدایەت و لە قەزا و قەدەری خوای پەروەردگار و لە ذاتی خوای پەروەردگار لە صیفەتی خوای گەورە ئەو کاتە ئینسان مسلمانێکی زۆر باش دەبێت ئیمانێکی دامەزراوی دەبێت و بە دوور دەبێت لە شک و گومان و بە دوور دەبێت لە ڕاڕایی و بە دوور دەبێت لە هەر گومانێک کە لە دڵی ئینساندا دروست بێ و ئینسان بە هەڵە ناچێت خوای گەورە بە لوتف و کەڕەمی خۆی لە دین و بەرنامەی خۆی حاڵیمان کات بۆ ئەوەی دینداریەکی باش بکەین لەو دنیادا و سەربەرز و عاقبەت خێری دنیا قیامەت بین لێرەشدا بۆ شێوازەیەی دەینە کۆتایی دەرسی شەشەم تا دەرسی حەوتەم خوای گەورە لە هەموو لایەکی خۆش بێ بەختەوەری دنیا و قیامەتمان بکات آمين وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.